بەڵێ بەڕێزان بەردەوامین گفتوگۆکەین لەبارەی ڕووداوەکانی سووریا بە تایبەت رووسیا وەک هەندێک لە چاودێران دەڵێن بە بێدەنگی رووسیا خۆی دوورە پەرێزگر لە ڕووداوەکانی سووریا جۆرێک لەوەی کشایەوە ئایا ئەمە پلان بوو یان پلانی سەربازی بوو یان جۆرێک لە ڕێککەوتن بوو لەگەڵ ئەو دەوڵەتانەی کە ژێربەژێر سەرپەرشتی ڕووداوەکانی دۆخی سووریایان دەکرد. گفتوگۆ دەکەین لەسەر ڕووداوەکانی سووریا بە شێوەیەکی گشتی لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئیلیا ڤێدێنێف توێژەر و مامۆستا لە پەیمانگەی ڕۆژهەڵاتناسی لە مۆسکۆ ڕاستەوخۆ لەگەڵمانە. بەڕێز دکتۆر ئیلیا سلااوت لێ بێ، سپاس دەکەم بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ. بە ڕوانینی ئێوە ڕووداوەکانی سووریا چی بوو ڕوویدا؟ ئەوە شۆڕش بوو یان بێکدا یان بەرکەوتنی وڵاتە زلێزەکان بوو لە سووریا؟ سپاستان دەکەم بۆ بانگێشکردنم. خۆشحاڵم کە لەگەڵ ئێوەدا بم لەم پرۆگرامەدا دەتوانێت بڵین هەندێک ململانێ هەبوو لە ناو سووریادا لە نێوان هێزە گەورەکاندا، چ لە ناو سووریا چ لە دەرەوەی سووریادا، بە تایبەتی دوای ئەو گۆڕانکاریانی کە ڕوویاندا لە سووریا. ئەوە خۆتان دەزانن کە هەبوونی سەربازی وڵاتەکەمان لە وڵاتەدا کەمتر بۆتەوە و هەندێک لە هێزەکانی تریشمان ماونەتەوە لە هەندێک لە بنکە سەربازیەکان لە سێریا. ئەوە وێ ڕایبوونی کێشەی کورد لە سووریا کەوەش بابەتێکی گرنگە، چونکە لە ئێستادا بە گوێرەی دوایین هەواڵەکانەوەی ئێمە دەیبیستین و دەبینین کە هێزەکانی هێزە کوردیەکان داوای جرگ لە لامەرکەزی دەکەن، بەڵام تورکیا لەلایەن خۆیەوانێ کۆمەڵێک هێز و گروپی هەیە کە پاڵیان پێوە دەنێت و بۆیە ئەگەری زۆر هەیە کە هەندێک گەرچ و پەلامار هەبێ لەلایەن ئەو گروپانەی کە سەر بە سووریان بەسەر بە تورکیان لە بۆ سەر کوردەکانی هێزە کوردیەکان لە ناو سووریا. بەڵێ بەڕێز دکتۆری ئیلیا، ئەوەی کە دەبیندرا رووسیا بە بێدەنگی لە ڕووداوەکان هاتە دەرەوە جۆرێک لە دوورە پەرێزی وەرگرت. ئایا ئەمە ڕێککەوتن بوو یان دۆخەکە وای دەخواست؟ وەزیرانمان فەرمووی ئەوەی کە ڕوویدا لە ڕابردوودا بریتی بوو لە هەبوونی وتوێژ و گفت و گۆیەک لە نێوان هەردوو وڵاتدا پێشتر ڕێککەوتن نامەی ئەستانە هەبوو لە نێوان سووریا و رووسیا و تورکیا و ئێراندا، بەڵام لەم ماوەی دواییدا گۆڕانکاریەکان لەسەر ئەرزی واقع زۆر خێرا بوون کە چاوەڕوان نەکرا بوو. لە هەمان کاتیشدا وڵاتەکەی ئێمە بەردەوامە لە وتوێژ و گفتوگۆکانی سەبارەت بە ئەو حکوومەتە نوێی کە بڕیار وایە پێک بهێنرێت. بۆیە ئێمە ئامادە دەبین بۆ بەرگریکردن و پاراستنی بەرژەوەندیەکانمان لە وڵاتە و هەروەها هەبوونی درێژەدان بە هەبوونی بنکە سەربازەکانمان لە لازقیە، چونکە سووریا بۆ ئێمە زۆر گەرەنگە و حکوومەتەکەی ئێمەش و هەروەها هێزەکانی هەر بە حکوومەتەکە ئێوە و هێزەکانی ئێوەش لە سووریا لە عێراق بە هەمان شێوە هەڵوەسێنێ وەکو جوولانی باسی کرد وتی گفتوگۆ و توێشێک دەبێت سەبارەت بە هەبوونی هێزەکانی رووسیا لە سووریا. بۆیە ئەگەری زۆرە شیمانەی زۆر هەیە کە بنکە سەربازیەکانی ئێمە لە سووریا بمێنێتەوە. باشە دکتۆری ئیلیا، بەو شێوازەی سەردەمی بەشار ئەسەد رووسیا لە سووریا ئامادەی دەبێت؟ پێم وابێت پێش هەموو شتێک باڵێزخانەی سووریا بۆ نمونە باڵێزخانەی سووریا لە رووسیا ئامادەیە و هەیە و دەرگاکەی کراوەتەوە ئاڵای نوێی وڵاتەکەی بەرز کردێتەوانێت کە نوێنەرایەتی ئەو هێزە نوێ کە ئێستا لە سووریایە. بۆیە ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان دانانە بە سووریایی نوێ
ئەو لەلایەن حکوومەتی ئێمەوە هەروەکو پێشتری شوتم ئێمە بەردەوام دەبین لە وتوێژ و گفتوگۆکانمان لەگەڵ دەسەڵاتدارانی نوێی رووسیا ببورن سووریا. باشە دکتۆر ئیلیا ئاماژەت بەوە کرد رووسیا دانیناوە بەم حکوومەتە نوێی سووریا بەڵام وەکو دەزانێ بەشار ئەسەد سەرۆکی پێشووتری سووریا لە رووسایە. ئایا ئەمە هەڵوێستێکی کەسی حکوومەتی رووسایە بەرامبەر بە بەشار ئەسەد یاخود ئەمە چۆن خوێندنەوەی بۆ دەکەن ئێوە؟ سەبارەت بەوەی کە بەشار ئەسەد کە لە وڵاتەکەی ئەمەیە بڵێ ئەو ئێستا لە مۆسکۆیە و وەکوش بۆچوونی تایبەتی خۆم پێم وان نییە کە بەشار ئەسەد یاخود وەکو خۆی بە بۆچینی تایبەتی خۆم پێم وانە کە بەشار ئەسەد ببێتە بەشێک لەو ڕوودا و گۆڕانکارە سیاسیانی کە ئێستا لە ناو سووریا لە ئارادە هەیە ئەو هاتووە داوای مافی پەنابەرێتی کردووە و رووسیاش لەلایەن خۆی ڕازی بووە کە مافی پەنابەرێتی سیاسی ومانەوە بدا بەخۆی و بە خێزانەکەی و چونکە ئەو هاوپەیمانی ئێمە بووە و دڵسۆز بووە و لە ئەنجامی ئەوەشدا ئێمە حەز دەکەین و پێمان خۆشە هاوکاری بکەین و یارمەتی بدەین بەڵام پێم وانە کە بەشەر ئەسەد و خۆی بەردەوامی هەبێت و واکو کەسایەتەیەکی دیاری سیاسی بمێنێتەوە لە ناو پرۆسی سیاسی سووریادا. لە دوایین پەیامیدا بەشار ئەسەد کە لە ڕێگەی تەلگرامەوە ڕایگەیاندووە ئەماشە بۆ دەکات دەڵێ ئێستاش ئەو هەر سەرۆکە لە سووریا خۆی بە سەرۆک دەزانێ ڕوانینی ئێوە چیە وەکو توێژەرێک؟ مەبەستان چییە دوایین پەیامی؟ مەبەستان چییە لە دوایین پەیامی؟ بڵێ پەیامێک بڵاو کرایەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە تۆڕی کۆمەڵاتی تەلگرام بە دیاریکراوی بەشار ئەسەد لەوێ ئاماژە بۆ دەکات دەڵێ من هەر لە دیمەشق ماومەتەوە تا دوچرکە ساتەکانی شۆڕش و دواتری لە ناچاریە پەنای بردوۆتە بەرەوەی ڕووبکاتە رووسیا و لەوێ دەڵێ من هەر سەرۆکم یعنی هەر خۆی بە سەرۆکی سووریا دەزانێ. لە مەبەستی تۆ تێگەیشتم و هەڵوێستی ڕسمی رووسیا بەو جۆرەیە کە وتم ئێمە بەردەوام دەبین لە وتوێژەکانمان لەگەڵ دەسەڵاتدارانی نوێی رووسیا و بەشار ئەسەد بەشێک نابێت لە ئەو پرۆسە سیاسی کە لە سووریادا هەیە و ئێمە پەیوەندیشمان دەبێت بەو پرۆسە سیاسیە و لە پەیوەندیدا دەبن لەگەڵیدا کە ئێستا لە سووریادا هەیە ئەوەی کە وتوێتی پەیوەندی تایبەتی بەشار ئەسەد خۆیەتی بەڵام سەبارەت بە پەیوەندی تایبەتی خۆم بۆ ئەو لێدوانە پێم وانە ئەو بەردەوام نابێت و نابێتە بەشێک لە پرۆسی سیاسی لە سووریا بە تایبەتی لەم ساتە وەختی ئێستادا چونکە لەو بە تایبەتی لەو ساتە وەختەوەی کە سووریای بەجێشت. باشە دکتۆر ئیلیا لە سەرەتای گفتوگۆکەمان ئاماژەت بە کوردەکان کردوتت لەوێن لە سووریا وجودیان هەیە رووسیا چۆن دەڕوانێتە ئەو حکومە خۆبەڕێوبەریەی کوردەکان و بە تایبەت ئێستا مەترسی لەسرە لەلایەن تورکیاوە دەیەوێ هێرش بکاتە سەر ناوچە کوردیەکان ئێوە ئەم هێرشانە چۆن دەبینن؟ وەروەکو پێم وتن من بەرپرسێکی حکوومەتی رووسیان نیم بەڵام دەتوانم بیر و بۆچوونی تایبەتی خۆمت بۆ بخەمە ڕوو ئەوە دەتوانم بڵێمەوە هەڕەشەیە کە لە ئێسادا هەیە لە دژی هێزە کوردیەکان و ئەو ئۆتۆنۆمی کە هێزە کوردیەکان داوای دەکەن هەمانە و داواکاریەیە کە پێشتر هەبووە و ئێمە شایەتین لەسەر ئەو بارودۆخەی کە لە ئێستا لە ناوچەکەدا لە ئارادایەوە و مەزڵوم عەبدیش خۆی لێدوانی هەبوو ڕایگەیان کە داوای ئاگربەستی کردووە لە نێوان ئەوان و ئەو هێزانەی کە سەر بە
تورکیان و ئەوەش ئاگربەستێکە بوو بە نێوەنگێری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە و لە هەمان بەڵام لە ئێستادا تورکیاش هەیە کە هەڕەشە دەکات و لە دژی بوونی لا مرکزیەتێک یان ئۆتۆنۆمیەکی وهەیە لە ناوچەکەدا لە بەبۆچوونی تایبەتی خۆم لا مرکزیت یاخود ئۆتۆنۆمی بۆ کوردەکانی سووریا وەکو پێشنیارێکەیە بەڵام لە هەمان کاتیشدا هەڕەشەیەکەیە ئەوەش بەهۆی ئەو گروپە سووریانەی کە لەلایەن تورکیاوە پشتیوانیان دەکرێت و ئەو هێزانەی سووریاکە بە پشتیوانی تورکیا هاتن دەسەڵاتیان نەکردەست و لە هەمان کاتیشدا تورکیا خۆی وەکو بەرپرسانی تورکیا خۆیان ڕایانگەاندووە کە ئەوان ڕێگە نادەن بە هەبوونی هیچ جۆرە ئۆتۆنۆمیکی کوردی لەو ناوچانەدا. باشە پێ دوایە ئایندەی کورد لە ڕۆژاوای کوردستان با بڵێن یاخود لە سووریا ئایندەیەکی ڕوونە و ئەو هێزانەی بەتایبەت ئەمریکا کە دەڵێ پشتیوانی لە کوردەکان دەکەین تا سەرم پشتیوانیە بمێنێتەوە؟ دڵنیا نین بەداخەوە هیچ دڵنیایەک نییە سەبارەت بە دوا ڕۆژ و داهاتوو و ئەوەشی کە باسی دەکەم سەبارەت بە هێزە کوردیەکان لە ناوچەکاندا گزارشتە لە بیر و بۆچوونی تایبەتی خۆمە و ئەو داواکاریانەی کە هەیەە بۆ هەبوونی جۆرێک لە ئۆتۆنۆمی لە ناوچەکەدا بە تایبەتی لە وڵاتێکدا کە شەڕ هەبووە و بە تایبەتی هێزانەکە پێشە لە دژی ڕێکخراوی داعش شەڕیان کردووە بەڵام لە ئێستاشدا کۆمەڵێک ئاستەنگ و تەحەدیات هەیە کە ڕوبەڕوویان بێتەوە وە لە ئێستاشدا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەلایەن خۆیەوە کار دەکات بۆ ئەوەی کە بتوانێت کار بکرێت بە جۆرێک لە جۆرەکانەوە قەیرانە چارەسەر بکرێت و بۆ ئەوەی کە جۆرێک لە لامەرکەزیە ئۆتۆنۆمی هەبێت لە ناو سووریادا و ئەوەش دەڕێگای ئەو هێزانەوەی کە لەوێن چونکە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا چەند جارێک ڕاهەنگاندووە کە دەیانەوێت هەبوونی خۆیان باشتر بکەن لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە ئێستادا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەم بارودۆخەنەوەیدا وا دەردەکەوێت کە یەکێک بێت لەلایەنە سەرکیەکان کە گەمە دەکات و بەڵام لە ئێستادا دوا ڕۆژ و داهاتووی کورد بەداخەوە ڕوون نییە و ئەگەر هەیەوە شیمانەی ئەوەش هەیە کە هەندێک کە لە کۆتاییدا هەندێک ناوچەی سووریا بە تایبەتی ئەو ناوچانەی کە لە ژێر کۆنتترۆل هێزە کوردیەکانن باوە پەیمانی ئەمریکەکان پێشبینی دەکرد لە هەندێک ناوچەدا جۆرێک لە ئۆتۆنۆمی هەبێت. بەڵێ دکتۆریلیا دواپرسیارم هەڵبەت وەڵامەکانی تۆ وەکو بۆچوونی کەسی وەردەگرین وەکو توێژەرێک وەکو چاودێرێک دوایین پرسیارم لەبارەی جەنگی رووسیا ئۆکرانیاوەیە پێ دوایە ئەم جەنگە لە ساڵی نوێدا کۆتایی پێدێت؟ لە ڕاستیدا من پسپۆر نیم لە کاروباری رووسیا ئۆکرانیادا بەڵام ئەتوانم بڵێم کە ئێمە لەو بڕواایەدام کە ئەتوانم بڵێم گزارش بکەم لە هەڵوێستی رووسیا بە تایبەتی ئەو خاکە و ئەو پانتاییە فراوانەی کە لە ئۆکرانیا داگیر کراون دەستیان بەسەرگیراوە لەلایەن هێزەکان رووسیا وەک خۆی دەمێنێت بەڵام سەبارەت بە هەوڵ و کۆشی دیپلۆماسی ئەوە ترامپمانەیە کە چەند جارێک ڕایگەاندووە کە ئەو کار دەکات بۆ کۆتاییێنان بۆ شەڕەوە لە ڕاستیشدا نازانم ئەو هەوڵە دیپلۆماسیانەی ترامپ سەر دەکەن بۆ بەدیهێنانی و ئامانجای یاننا بەڵام هەروکو سەرکردایەتی ئێمە ڕایگەیاندە ئامانجی ئۆپراسیۆنە سەربازیە تایبەتیەکەی رووسیا لە ئۆکرانیا بریتی دەبێت لەوەی کە رووسیا سەرکەوتوو بێ لە کۆتایهێنان بە ئۆپراسیۆنە سەربازیە و بەدیهێنانی و ئامانجانەی کە لە سەرەتاوە ڕایگەاندووە. بەڕێز دکتۆریلیا ڤیدنێف توێژەر و مامۆستا لە پەیمانگەی ڕۆژهەڵات ناسی سپاس دەکەم لە مۆسکۆ لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ لە کەناڵی کورتسات نیوز.